سڵاوتان لێبێت ئەمڕۆ من لە سەربابەتێک خەڵک دەدوێنم کە بە درێژایی مێژوو کورد لە کەرکووک بەدەستێەوە ناڵاندوێتی ئەوش بابەتی زەویزار و کێشەی ململانەی مڵکداریە لە سنووری ئەم پارێزگایە هەزاران دۆنم زەوی جوتیارانی کورد هەڕەشەی داگیرکاری و چاوی تەماحیان لەسرە سەدان جوتیاری کوردیش بەدەست ئەم گرفتەوە دەناڵێنن. لە خۆڕەڵاتی کەرکووکم لە گوندەکانی سنووری ناحی لەیلان و قەرەحەسەن لێرە کۆمەڵێک گوند کێشەی مڵکداری و ململانەی زەویزاریان هەیە. جوتیاران لەم سنوورە ساڵانێکە بەدەست ئەم گرفتەوە دەناڵێنن. ئەمڕۆ هاتوونێتە لای بەشێک لەم جوتیارانەی کەوا کێشەی زەویزاریان هەیە و لە زاری خۆیانەوە گوێبیستی کێشەکانیان دەبین با بزانین تا چەنە توانراوە کێشەکانیان لە ڕێی یاسا و دادگاوە چارەسەر بکرێت یاخود هەوڵی بۆ دراوە کێشەکان و گرفتی چارەسەری کێشەکانیان بەکوێ گەیشتووە. لەگەڵمانە بن. کاک محەممەد وەکو گوندەکانی سنووری ناحی لەیلان ئێوە لە چ گوندێکن و کێشەکان چۆن بووە لە چەند ڕۆژی ڕابردووە هیچ کێشەیەک ڕوبەڕتان بۆتەوە کە باسی شەکرێت؟ بەڵێ وڵا کێشەکان لەلایەنی مەقسەد زەویەکانمانەوە تا کە عارەبی هاوردیان هاوردێتە وڵاتەکەمان و لە پێش 2023ەوە با بڵێن لە ساڵانی هەشتاکان بەخوارەوە هاتونە زەویەکان ئێمەیان بە زۆرە ملیەدایە تا هەنێ عارەبی بەحسی و هەتا ئێستا بەداخەوە منەرێم لەگەڵ حکوومەتی بەغداشە لە 2023 کە سەدام ڕووخاوە قەراری سەدام ئیلغایە بەستای سە تەطبیقە بەسەری ئێمە و ئێمە کارێن فەرقی نییە لەم کاتە مەقسەد کورد و عارەب بۆمە هەر لە وڵاتێکا ژین و یەک دەرەجەن من لەیرەوە هەڵێم نەخێر ئەوان هاتن وڵاتەکە ئێمەیان داگیر کرد 20 ملیۆن دیلاریان داپیان قەتعی عرض ئێمە 10 ملیۆن و لەوەی هەنێک کەس وەری نەکردووە بەداخەوە ئیستەیش کە عەلەساس لەسەر ئەو قەرارەی 20 ملیۆنەوە کەرکووک بەجێ بێن و بڕۆنەوە بۆ شوێنی خۆیان. ئێوە لە چی گوندێکن چەندێ دۆنم زەوی چەندێ ڕوبەر زەوی لە وڵاتەکەیەوە ئێمە داگیرکاریە تقریبان 18,000 زیاتر دۆنم لەژێر هەڕەشەی بەحسیەکانەتە لە چ گوندێ؟ لە گوندی باوە. لە گوندی باوە. بەڵێ ئایا چۆنی توانیتانە ڕێگری بکەن یاخود شتێک بکەن نێڵن ئەو عەرەبە هاوردان لەسەر ئەتوان وەکو پێویست زەویەکانتان ئیش و کاری لەسەر بکەن؟ وەڵا حالیان بەڵێ ئەتوانین بەڵام هیچ حسابیان لەلایەنی زراعی کەرکووکۆ بۆمان نەکردووە بەخسەن نەخوتەمان دەنێچێ ئەڵێ قەراری سەدام حوسێن ساری مەفعول عەلەیک بارن تێگەیشتی من خۆم ڕۆیشتومە تاپۆمەین مەیە ئەڵێ بڕۆ قەراری سەدام حوسێن لەسەر تەطبیقە هیچی تێک بەناوتەوە نییە یعنی بەداخەوە تا ئیستا ئێمە قەرارەکانی سەدام حوسێن تەطبیقە بەسەرمانەوە ئێمە داوا لە حکوومەتی هەرێم و بەغدای شەکەین بەستورین کات مادەی 140 تەطبیق کرێ زەویەکان بۆ خاوەنی ئەسلی خۆی بگەڕێتەوە نەوەک بەعسیەکان هەتای سێش بەعسیەکان بۆ دوێن و پێرە هاتنەدا سەرمان ئەڵێن زەویەکان مانگەرەکە لە شکاتیان لێمان کردووە لە ڕێگەی قانوە ئێمەش من لەم کەناڵەیەوە داوا لە خەڵکی سنووری لەیلانەکەم بەعام ئێمە هەمومان باش کات لەو عارەبە هاوردانە بکەین تا بتوانین بە قانون زەویەکان خۆمانیان لێ بسێنەوە تر ئەم ململانەی زەویزارە نەمێنی. هەڵبەتە ئەو کێشانەی کەوا لێرەن لێرە کۆمەڵێک جوتیاری ئەم سنوورە کۆبەتەوە بە تەنها گوندی باوانیە کۆمەڵێک گوند لێرە ترکەشکان تەرجل باوە ساری تەپا زۆرێک لە گوندەکانی تر ئەمڕۆ جوتیاران بەشێکی ئەو جوتیارانی کەوا زیاتر کێشەی زەویزاریانەیە هاتوونەتە ئێرە لەگەڵ ئێمە بۆ تۆمارکردنی ئەم بەرنمەیە تاوەکو لە ڕێگەی ئێمەوە لە ڕێگەی کەناڵەکەمانەوە بتوانن دەنگی خۆیان بگەێنن بتوانن لە ڕێگەیم بەرنمەیەوە زیاتر کێشە و گیر و گرفتەکانیان باس بکەن. من یەکێک لە جوتیارەکانم لایە ئێستا پێما بێ لە گوندی ساری تەپەوە کێشەکان لە سنووری گوندەکەی ئێوە چۆنچۆنیە ئایا ئەو گوندەیەوە بە تەنها کوردنشینە یاخود هەردوو نەتەوەکەی تێدایە؟ بەڵێ تایەتی چەند ماڵێکی تیا هەیە لە نەتەوەی عەرەب بەڵام زیاتر کوردە بە زۆری ماڵەکان کوردن کێشەی سنووری لەیلان بەعام زەویەکان هی نەتەوەی کووردە تاپۆی ڕەشیان هەیە بەڵام لە ساڵی 75 جوونێکی ئیستیملاک کراوە بە قەراری مەزکاتەوەرە کە تاکوی ئێستاکە بەداخەوە هەڵنەوەشاوەتەوە ئێمە داوا ئەەکەین کورد بە یەکدەنگی
هەوڵ بدا بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە چونکە تاکو ئێستاکە بڕیارەکانی سەدام حوسێن لە دادگا ئیشی پێ ئەکرێ هەرچی چەندێ دوای 2003 بە تایبەتی 2007 بڕیاری مەجلسی وزەرا کاتی مالیکی بڕیاری ڕقم 4 هەستا بە هەڵوەشانەوەی هەموو ئەو گرێبەسانی کە کراوە لە سنووری کەرکووک و ئەو ناوچە دابڕاوانە هەڵی وەشانەوە بەڵام تاکو ئێستاکە کاری پێ نەکراوە هەروەها بڕیارێکی تر کە ساڵی 2012 دەرچوو بڕیاری 29 لە مەجلیسی وزەراوە دیسان ئەوش تاکو ئێستاکە جێبەجێ نەکراوە ئایا هیچ سەداخولێکە بۆ چارەسەرکردنی کێشەی زەویزار و مڵکداری لە سنوورەکەتان بەردەوام ئەو کەسانی کەوا دێن خەڵکی چۆن کە داوای زەویەکانتانەکەن چی بەڵگەیەکیان پێیەکە ئەنوێ لەسەر زەویزاری ئێوە ئیفتن بڵێ دوای ئەوەی کە زەویەکان ئستملاک و ئیتفا کراوە دراوە بە خەڵکێک کە خەڵکی شاری کەرکووک نین خەڵکی شارەکانی ناوەڕاست و با بڵێین غەربیە و ئەو ناوەن هاتوون ئێساکە زەویەکانیان دەست بەسەرا گردووە و گرێبەستیان هەیە حکوومەتی بە لە ڕووی یاساوە چیتان کردووە وەکو خۆتان وەکو خەڵکی گوندەکان یاخود دەسەڵاتی کوردی هیچی بۆتان کرد وەڵاهی ئێستاکە ئێمە ئێستا لە دادگا ئەوەی کە عەقدەکەی هەیە با بڵێن عەقدەکە عارەبەکە کە عەقدەکەی ڕا لە محکەمە داوا ئەکاتەوە کاتی خۆی ڕەفع تەجمی دەکا تاهینەکەی عەقدەکەی بۆ تازە ئەکەنەوە لە هەندێک جێگا لە هەندێک جێگاش ناوەڵا تازەی ناکەنەوە بۆی تاکو کێشەکان چارەسەر بکرێ بەڵام ئەوەی کە عەقدەکەی تازە ئەکاتەوە دێ لەسەر خاوەن مڵکەکە با بڵێن جوتیارە کوردەکە لە دادگا داوای ئەجرمثل کاتەوە چەند داوایەکیش ئێستاکە دەرچووە ئەجرمثل لەسەر جوتیارە کوردەکان کێشەکان ئێوە لەکەیەوە سەری هەڵداوە لا چی سەردەمێکەوە و عەرەبانێکەوە هاتوونە خەڵکی شوێن ئەو عەرەبانەی کە هاتوونە زۆری خەڵکی محمودی خوار بەخایە قەزای محمودیە لە خوار بەخایە کۆمەڵێکیان خەڵکی حەویجەن سەر شاری کەرکووک ئێمە لە دوای ئۆکتۆبەر عەرەب سەری هەڵدا بۆ سەر زەویزار ئێمە خەڵکی ئەم دێین 6,000 دۆنم ئەرزمانەیە 6,000 دۆنم ئەرزمانەیە هەمووشی تابووی خەڵکی دەیەکەی ساڵی 1935 وەک ئاماژەم پێ کرد ئێستا ئێمە شامیل ئاغامانەیە لە گوندی تەرجیل 750 ملیۆنیان کاتە ماڵ لەسەری ساڵی 15 ملیۆنیان بۆی داناوە لە 2003ەوە کە ئەم پیاوە ئەلەساس ئەم ئەرزانە ئەکێڕێت هی عەرەبە لە ئەسڵی عەرەب نییە تەنها عەقدێکی شۆڤێنی بۆ کراوی کاتی بەحث بۆیان کراوە هەتا ئێمە لە پرۆسەش هاتینەوە ئەوان لێرە نەمابوون ئێمە نەنشمان سەرانە قاوەمانەدا خۆیان چۆن کردەوەیان خراپ بوو ماڵی کوردیان داگیر و خۆیان ڕشن بەڵام لە دوای ئۆکتۆبەر ئەم نەگریزی ریفراندۆمە بووە گەورەترین زەرمەند بۆ ناوچەکە بە تایبەتی ئەو ناوچە کێشە سەرانە ئەگەر ریفراندۆم نەکرا بووایەوە 16 ئۆکتۆبەر نەبووایە ئەم ئەرزانە لە هەمووی چی فەلاحی سەری ئێستا بۆ نمونە تەرجیل زۆرترین ماڵی لێ لە سنووری قەرە حەسەنە 350 ماڵی لێ ئیسا حالێت 455 خانومان بۆ کرا لە سەردەمی بەڕێز مامجەلالە هەر هەموو ماڵەکانی ئێستا موجودن لێرەوە هەتا ئەڕواتە بەتەی خارکەرم عەرەب واز نایێ ڕۆژ تا ئێوارە محامیەکردن کێشە ئەنەوە داوای سەویەکەن داوای زارەکەن لەم ماوەیە هاتن بۆ پاڵپش بەچی بڕیارێکەمان ناکەن ئەو بە پاپش بە قەراری بەحسەکەن هاوکاریانە ئیداری شار بە هاوکاریانە لێت ئیداری شار محکەمە هاوکاریانە زراعە هاوکاریانە دەسەڵاتیان لەگەڵە ئەوەیشی ماوەتەوە لێرەکەوا ئێمە خۆراگرین تا ئەم دەقەیە لەگە تۆ قسەکەم بوستی عەزمان نەداوەتە عەرەب خۆمان هەڵوێستی خۆمان مردانە لەواندا لێرە بە دوایان کەوتمان ڕایۆمانە چەند جار بەرەو مەرکەز ڕۆشتووە بەڵام ئەندام پەرلەمانەکان بەڕاستی درێغیان نەکردا هاوکارمان بوونە ئەم جارش کا خاوێنی زۆر هاوکار بووە ئێمە داوا لە خاوێنی دەکەین وەزەیری دادا ئەگە ئێستا چارەسەری نەکە بە هیچ شێوەیە دوای ئەو چارەسەر ناکرێت کێشەکان جوتیارێکی زۆر لەم سنوورە کێشەیە ئەلبەتە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو لەم سنوورە کاگەی چیمەنتۆش دروست کراوە ئەلبەتە لەسەر زەوی و زاری جوتیارانی دروست کراوە بەڵام قەرەبوویان وەرگردووەتەوە ئەوان دەڵێن زەویەکانمان ئەو سەردەمە کەم کراوەتەوە لێ دابڕاوە و دواتر عەرەبی هاوردا هاتووەتە سەرمان و ئێستا جارێکی دیکە عەرەب دێتەوە سەرمان من جوتیارێکم لەگەڵە کە خەڵکی گوندی ترکەشکانە کە ئەو حەز دەکات قسەی دڵی خۆی بکات کە زەوی و زارەکانی هەڕەشەیان لەسەر یاخود مەترسی داگیرکاری عەرەبی هاوردەیان لەسرە باسێکی ئەو زەویانم بۆ پێشەوە خێر بەسەر چاوت ئێمەتان بەسەر کردەوە کە من جوتیاری گوندی ترکەشکانی خوارم مقاتعی چواری پێڵێن
لە هەشتاکانە معمەل چەمەندویان لێدانا هەزارەها دۆنیمیان برد یعنی لە مانگی 4 بوو 5 بوو شۆفەڵیاندا لێ گزر ینی دەوڵ و دالمانیان تێگین کرد ئەوان مڕکەنە بای بخوان ئەساس معمەلەکەیان دانا لە دوایەوە لە 1970 تەرحیل کران هەچێ بۆ منطقەی شمال بۆ جنوب تەرحیل کران دوایەوە هاتمانە 2003 عربمانی بخۆیان ڕایان کردبوو بیریان جێشت بوو هینیان ئێمە نەڕۆیمانە سەنە خۆیان لە دوای ئەم ڕفراندۆمە سەریان هەڵداوە چیشەکەن بە شەو ئەی چێڵن کە ئەڕۆی بەیان سێرکێڵێت ئەڕۆی بۆ نەحیە ئەڕۆی بۆ محکەمە بۆ لای قاضی کاکە ئەڵێ و تۆمی کردووە ئەڕۆی بۆین ئەرە کاکەمە هینمانەیە قەرار باسی کارت کرد لەسەر زەوەکان ئێوە ئەتوان کار لەسەر زەوەکانتان بکەن بە مەترسی ئەتوانین بەستە ناتوانانی ئەوە کاکە بە شەو ئەی چێڵن ئێمە مقاتعی ئەوە مقاتعی 11 دیەکان تێن بە شەو ئەی چێڵن بە شەو ئەی دوورنەوە کاکە ئەڕۆیش کاتەکەی کێ بەهناتەوە دێ کەس بەهناتەوە نایە یعنی سێمە داها بوو هاتینەوە کاکە بماگەڕنەوە 20 ملیۆنیان وەرگرت ئێمە 10 ملیۆنمان قسمێکمانی هەر وەری نەگردووە یعنی معقولە تو لەسەر زێری باو باپیرت ماڵ خۆت حرام بێلێت بە قوڕامتەوە سکاڵام کردێن نۆی حەوت مرافعەکەیە گەرە بڕۆم حازرم لایقا ئەو ڕۆیە کردوێتی باشە مادەی 140 لەکوێنە عقد تازەکردنەوەی عقدی لەکوێ هێنا لێرەمە کەسێکە باپشتیانە تەشجیعانەکە ئێمە بۆ چۆ بڕێین يعني هرو قرار نظام سابقة باهتة تطبيقنا سريما يعني كشكانتان هموي برياري سدمي بعض بلى هروية تطبيقنا سريما الروي على كاك من قراركم تازو كردا عقدكم تازو كردا تابونا يخو عقدك لك شو تازي كردا تشتي وهي عقد تازا كريتوا شي هاو كاريانا إداري كركوك أواني توالى السلطان كل السلطان لدى صلاة أول باش جيريانك أي لك شو عقد تيرا تازي كاتوا توي كيتو بوي أوي كاتو بوي ملوت لما نجدو أو مصاقم شهادة هاد ودي كاكا زي كتي إن شاء الله بشو رويمان على عقد يا إخوة يا بعقد يا أكل طابو شنو بأمر المحافظ بأمر فلان لا گوندەکانی سنووری قەزای داقوقیش بە هەمان شێوە جوتیارانی کورد ڕوبەڕووی کێشە و گرفت و داگیرکاری بوونەتەوە لەگەڵ عەرەبی هاوردە و هەندێک جار سوپاش ئەم دەست درێژیانە بۆ سەر زەوەکانیان ئەنجام دەدات. ئێستا هاتوومەتە قەزای داقوق و لەگەڵ بەشێک لە جوتیارانی گوندە جیاوازەکانی ئەم سنوورە لێرە لە گوندی ڕزگاری کاکەی نشین کۆبوونێتەوە و باس لە کێشە و گر و گرفتەکانیان دەکەن لەگەڵمانابن. سڵاوت لێ بە کاکاوڕێ کێشە و گرفتەکانی ئەم سنوورە چین و لەکەیەوە سەریان هەڵداوە لە سنووری قەزای داقوق ئەو گوندانە چێن بە تایبەتی کە زۆرترین کێشەیان تێدا یاخود ڕوبەری چەندێک دۆنم لێرە لە ژێر هەڕەشە و مەترسی و داگیرکاری عەرەبی هاوردەن یاخود هەندێک جار سوپاش داوای زەوی زارەکە دیارە لە دوای 16 ئۆکتۆبرەوە عەرەبی تعریب زایدەن حکوومەتی عێراقی دەستی کردەوە بە تعریب بە شێوەیەکی تر. ئێستا ئەم ناوچانەی کە پێڵێن متەنازع لێ جێنا کۆکیەکان تووشی دایان هەڕەشە بووەتەوە لەلایەنی عەرەبی تعریبەوە ئێستا ئەو بڕیارەی مادەی 140 کە ها لە جێبەجێکردنە ئەمجا پیلانی تریان داناوە کە سوپای عێراق هەڵساوە بە ئەڵێ 16,000 دۆنم بۆ نمونە لە تۆبزاوە ئەمە ئەڵێ تاپۆیە و ملکی وزارەی دیفاع بێگەرە بگەڕێتەوە ئەمە بەم شێوەیە دووبارە گەرەکیانە تعریبی سێمدە قەزای داقوقمان بۆ بکە گوندەکان لێرە لەم سنوورە هیچ گوندەکەیە چۆڵ کرابێت بەڵێ دێی جنگڵاوە چۆڵ کراوە ئەلبوسەڕاج داودە چۆڵ کراوە دێی منسوور و هەفتەقارەکان ناوچەی داودە زیاتر لە 300 ماڵباری کردووە من بە دیکۆمنتی دەم پێت 300 ماڵباری کردووە بۆچی دیارە خەڵک سنوور دێر لە بۆچی دانشێ بۆ فەلاحەتی دانشێ بۆ ئێستا فەلاحەتیان لێمان حرام کردووە ئەوەی ئەو زەویانەکە ئەو عەرزانەکە کێشە لەسەرێتی حوزی ماسی مەمنوع کردووە ئەوە ڕزقی یەکەمی لە قەزای داقوقە ئەوەشی لێت مەنع کردووە ئێستا دەستیان کردەوە بە ڕوقاننی ماسیەکان دوو سوپای عێراق کە داوای بعضی شوێن داوای چی کردو داوای عەرزەکانی کردو ئەڵێمە کاتی خۆی تاپۆ کراوە بەڵام ئێمە کێشەی ئێمە لێرەوە چییە کێشی ئێمە ئەوە نییە من ئێستا 100 جوتیار خەکەم و مزاهرەش بکەم کێشەکەم هەلبێ برای بەڕێزم ئەم عەرەبانە بە تعریباتنە بە بڕیاری مجلسی قیادەتی تەورا هاتووە ئەگەر ئەم بڕیاری مجلسی قیادەتی تەورا
هەڵنەوەشێتەوە ئەمرە ها لە چۆڵبینە سێسەد ئەبێدە 500 ماڵیش من نمونەیەکت بۆ تێرەوە ئەوە کتابی حزبی باسە حەزەکەم کتاب کامێرەکەتان ڕوو لێ بکە کتابی حزبی باسە لە ساڵی 1970 چواردەی 1970 ئێمە تەرحیل بوونە بە کتابی ڕسمی حزب البعث العربي ناشتراکی تەرحیل کریانەوە زەوەکەمانش دراوەتە عرب دراوەتە کێ دراوەتە ساڵح جهاد ئەحمد ئەو ساڵح جهاد ئەحمەدە کە عربی تعریبێت شۆڤێنیەکی ئەلبوعەلگەیە مادەی 140 وەرگدا ئەوە کتابەکەیتی برادە هینەکە بێ ئەو کتابەکەیتی مادەی 140 پارێکی وەرگدا قەرەبوو کراوەتەوە ئێستا دووبارە لە دادگای داقوو سکاڵای لەسەر ئێمە تۆمار کردووە بۆ تۆماری کردووە ئەمە بۆ ناوێ من بڕۆم ئیسا ئەوە عەقدەکە میشە تازەمەوە کردە تا 2023 بۆ ئەوەی وازەح بێت لای جەنابتان عەفوەن ئەوەش عەقدەکەمە لە لایەنی تا 2022 تازەمەوە کردە بەڵام ئەم عەقدە نایخوا ئەبێ ئەو بڕیارە لێ پوچەڵ بکرێتەوە کە پوچەڵ کراوە ئۆتۆماتیکیان ئەو عارف تعریبێ لە ئەڕوات نامینێ ئەوەی لێرە باسەکرێت بەشێک لە گوندەکانیش چۆڵ کراون بەهۆی ئەو هەڕەشانە یاخود بەهۆی هەندێک جار لێرە گرفتی ئەمنیش هەیە لێرە بەهۆی هەبوونی بۆشایی ئەمنیشەوە بەشێک لە گوندەکان چۆڵ کراون چونکە مەترسی چەکدارانی نەناسرا و لەم سنوورە بوونی هەیە من ئێستا بەشێک لە گوندشینانی تر دەدوێنم حەزەکەم لە زاری خۆیانەوە ئێوە وەکو گوندشین لەم سنوورە لە چی گوندێکن ئایا ئەتوانن وەکو پێویستکاری کشتتوکاڵی لە گوندەکانی خۆتان ئەنجام بدەن یاخود لە گوندەکانی خۆتان نیشتەجێ ببن پێشەکی بە خێراتنتانەکەم نەخێر منطقەی هەفتەغار کەسی ناتوانێت بە ئیسراحەتی خۆی عەرز و هینی خۆی بکێڵە حتا ئەوەی کێشەشی لەسەر نییە جێش تەداخولەکە بە هەموو شێوەیە ئێمە ئەوە عەقدەکانمانە عربی تعریبیان بۆمان هەورد لە ساڵی 76 ئێمە سەنە تەملیک و عەقدمان هی 72 ئەوان لە 76 بە قەراری مەجلیسی قیادە سەورە هاتن دوای 2023 ئێمە عەقدەکانمان تازەوە کرد دووبارە بەڵام دوای 16 ئۆکتۆبەر ئەوان هاتنەوە بە پاڵپشتی شورتەی ئیتحادی بە تایبەتش عەمید نەجاح بە نیوە شەو هاوردیانەوە بە بینی هەمە راسایەکانیان هاورد و بە ناو خێمەی بۆ زۆر جارە بینین هێرشەکان عەربی هاوردە دێن ڕوپێویان لەگەڵا ئەیانەوێت زەویەکان دیاری بکەن ئێوە چۆنچۆنی ڕوبەڕوو هەندێک جار ڕوبەڕووبوونەوە بۆ چۆنچۆنی توانیتوانە بەرگری لە زەویەکانی خۆتان بکەن ئێمە هەروەکو هاوڵاتی بەرد و بەدار ڕوبەڕوویان بیمانێت ئایا لەم سەروبەندی ئەم ڕوبەڕووبوونەوەنە هیچ کەسێک بریندارێک شتێک هەبووە ئەبین لە ماوەکان ڕابردووە بیستومانە کۆمەڵی خەڵک بریندار بۆ کۆمەڵی چۆن ڕوبەڕووبوونەوەکان سەریان کردووە کە ئێوە کردوتان وەڵاهی تا حەدێک باش بووە ڕێگریمان لێیان کردووە تا حەدێک ئەوە یوسف ڕەزایە سەری شکیا قادر محەممەد برامەوە سەری شکیا لەم ئاخیرە لەسەر عەرزەکانمان ینی لەسەر ئەوان هاتن عەرز بکیاڵن ئێمە چوین چێ بوون ئەوانەی کە دێن خەڵکی عەربی هاوردن خەڵکی ئەلبوعەلگان خەڵکی حەدادیە و عوزێمن خەڵکی حەدادیە و عوزێمن ینی لێرە ئەم زەویانە ئەوان بەهی خۆیانی ئەزانن یاخود بەچی پێوەرێک دێن زەوی داوای عەقدەکانمان تازەوە کردە ئەوە عەقدی ئەوانش کاتی خۆی کتاب هاتووە داوای ناوەکانی کردە ئیلغا برێ بەڵام زراعی کەرکووک ناوەکانی نەناردە بۆ بەخان لە کاتی خۆی یعنی لەگەر لە 2011 کتاب هاتووە داوای ناوی ئەلگەی کردە ئەو عەرەبەی وافدەی هاتوونە بۆ منطقە بەڵام ئیلغای ناوەکانە نەناردە و ئیلغا نەکراوەوە کە ئیلغا نەکراوەوە ئەوانیش کتاب تێرن لە بەغاوە ئەڵێن ساری مەفعولە کە منیش ئەچم بۆ بەغا ئەڵێ عەرزی تۆیە بەڵام لێرە هیچ شتێکتان بۆ چارەسەرکردنی کێشەکانتان نەکێڵن ناوەڵا ناتوانین بکێڵین ئێمە بۆمان نییە بکێڵین چونکە ئەو زەویانی عەربی هاوردایکان بە پاڵپشتی جێشەوە من چووم عەرزی خۆم بکێڵم ئەوە هەمووی خەڵک شایەدا ئامر فەوجێک و ده هەمەر هاتە گیان ئەڵێ نایل بجوودکەی هیچ کاتێک ڕوبەڕووی گرتنی و ئەوانەش بوونەتەوە لە گیراینە باش کاتمان لێکەن سەر لە دادگا ئەوە تا یوسف ڕەزا و نەوزاد هیدایەت داوای ئەجر بالمثلیان لێکەن یەکی 200 ملیۆن دینار بۆچی بۆی ئەمە چەند ساڵێت و عەرزەکەمە کێڵی و عەرزی من بۆ تۆ بۆ کێڵاوتە لە دوای 2023ەوە ئەماش دوای 16 ئۆکتۆبەر هاتنەوە ئێستا سکاڵاکەن کاکە دادگا پشتیانەگرێت زراعە پشتیانەگرێت هەمووی پشتی ئەوانەگرێت قایمەقامێتە پشتی ئەوانەگرێت جێش و ئیتحادیش پشتی ئەوانەگرێت ئێمە پشت و پەنامان نییە لە سنووریا هیچ کەسێ پشت و پەنامان نییە ئەوەی کە هەیە بەشێکی تر لەم سنوورە جوتیاران زەوەکانیان لەلایەن سوپاوە داوا ئەکرێت یاخود
لەلایەن بۆ دروستکردنی سەربازگا یاخود بۆ دروستکردنی فڕۆکەخانە لە ماوەکانی ڕابردوو نزیکەی چەند هزار دۆنمێک لە سنووری گوندەکانی گولی تەپا تازە دێ ئەم سنوورانە داواکرابوون تاوەکو بکرێن بە سەربازگەیەک یاخود فڕۆکەخانەیەکی سەربازی بۆ ئەوەی لەوێ جێش نیشتەجێب بێ سوپا نیشتەجێب بێ من لەگەڵ مختاری گوندی گولی تەپە یاخود تازە دێ ئەیدوێنم بزانین کێشەکان بەکوێ گەیشتون ئەگەر بێت و ئەو هەوڵە سەری بگرتایە یاخود سەر بگرێت جوتیاران دەیانتوانی لە شوێنی خۆیان بمێنەوە یاخود لە گوندەکان بۆ پێی خەڵکێکی زۆر سەرقاڵی کاری کشتتوکاڵی و ئاژەڵداریە زەوەکان ئەو ڕوبەرە زەوی کە داواکرا بوو چەندێکە بۆ ئەوی بکرێت بە سەربازگە یاخود فڕۆکە 1200 دۆنمە سنوورەکەتان چەندێ زەوی تێدایە 2700 دۆنمە سنوورەکەی بەس دێگەی کولی تەپە دێگەی تازە دێ دەبێت نێزە 4600 دۆنمە ئێمە کێشەکانمان گشتی کێشە ینی ئەوەی سەن دێی مەمسوورە دێی دارایە دێی علی ئێمە یەک کێشەمانێ دێی فەریقە کوردەکان کەش یەک کێشەمانەیە بەس چییە ئێمە ئەو عەرزێ ئێمە لە دوای 2023 گەڕاوەتەوە بمان هینەکان خۆمانش حەساوگەیم خۆمان نییە لەبەرەوە ڕۆنیە زراعە با یەک کوردێک هەر سێ بڕێ خوتەم بۆ کراوە یعنی ئێوە گەر زەویزار لێرە بەچیەوە سەرقاڵن کار و پیشەی بەس ئەم کوردەی ئێمە لەم منتیقە لە جێناوکەمانینە بەس لەبەر عەرزەکانمانماینە ئەگەر ئێمەش حکومەت پشتگیریمان نەکە وەڵای ئێمە شەڕێن لە شوێنێ وەکو ئەم خەڵکەدانش عەرزەکانمان جێنێ چکۆم عەرزەکانی سەحالێ بێتە عەدومان لەبەر چی بێتە عەدومان تای وارە هاین لە بڕە زراعە بزان مەشیمانەکەن نەک وەکو کورد یعنی مەشیمان ناکەن حەزێکی سە بە کەناڵەکەوتم نازرا یەک عەقدمانشەی خوتەکانمان مەشی ناکەن نەکوە لە 2023 عەرزەوە دەست عارەبی هاوردەوە گەڕاوەتەوە بۆمان یەک عەرزێکی ناکەنە ناومانەوە فەرموو یەک عارەبی ئیسە بۆچی لە 2020 ساڵە من خۆم عمرم 44 ساڵە ئەمە 23 ساڵە یعنی عازە ئەوەی ئەو لەو وەختەی ڕژێمی بەعس لێرەبی کە یەکێکمان ئەمرد یەک ئەختیارێکمان بمردار عەرزەکەیان بە 24 ساعتەکە ناو عارەبەکەەوە عەقدەکانەکە ناو عارەبەیان ئەوە مرد خۆمانە ناناوە جێکەوە ئەجەبەن بۆ 23 ساڵی ئێمە عەقدەکانمان بۆ ناگەڕێنەوە ئەم ئیشە ئەمەوا سەرەڵەدا لەسەر ئەوە سەرەڵەدا هیچمان بۆ نەگەڕاوەتەوە ئەو بەروبوومانەی کەوا لە سەر بەشێکی زەوەکانتان ئەیکەن ساڵانە وەکو پێویست لێتان وەرەگیرێ لە سایلۆکان یاخود خوتەی بۆ دانراوەڵی ئیمساڵ لە بازاری ڕەش نەمان فرۆشتایە کامل خەسارە ئەوەی شیمایەتی ئیسە داواکار ئەمانەی کەشتیدا و قشی فەلاح وەستاوە لە بازاری ڕەش نەیفرۆشتنەوە زراعی لە 25 وتیان بڕۆ باریکە خۆم برام نەک خۆم عەقدم نییە بەس براکەم عەقدیە وتیان بڕۆ باریکەوە ناو تاتە لە 25 ئیمڕۆ چەندی مانگە تێمە زراعە هەفتەیەتر ئیستا گەرم 590 نارە دەبڕۆ لە بازاری ڕەش بفرۆشە بزان خەسارەکەیانە هیچمان بۆ ناکرێت وەکو کوردی لە بازاری ڕەش سەعرەکان چۆنە لە سایلۆ چۆنە ئیسا لە سایلۆ دەرەجەیەکە 125 نارە ئەگەر خوتەکانمان بخەنەڕێ وەکو ئەم خەڵکە ئیوین تەسمیلێکن بەس نامان خەنەڕێ ئەمەش دەسەڵاتمانی لە بازاری ڕێشی فڕۆشین قەرداری مڕەشەمان هاوردەوە قەرد کیماییمان هاودەوە قەرد وە مەوسم هاودمانە مەوسم دەرچی خاوەنی نایەسێت ئێمەش مەجبورین بیفرۆشین بەسەوە زراعی نامان خاتەڕێ نامان خات داواکاری چییە بۆ داواکاریم ئەوەیە داواکاریم لە ئەو حکومەتەیە کە یارمەتیماندا پەرلەمانتارە ئێتر ئێمە کەفتنێتە بین دوو حکومەتەوە بین بەغدا و هەرێمەوە یعنی داواکارین لە هەردوو لە حەولمان بۆ بدەن ئەم شێرمان بۆ چارەسەرکەن ئەگە چارەسەرینەوە وڵای دیارە ئێمە ناتوانین یعنی بەرگە ناگرین لە دوای 16 ئۆکتۆبرەوە یعنی خاوەنی عەرزەکان خۆمان نیمە عەرزەکانمان ئەکێرین برێم ناکردین هاوە دەستمانەوە بەس قیماری خۆمانی ئیمساڵ بەحار هێشتیان درێویکەین وەڵا دوێنە خۆم پەیوەندی پێمەوە کرد لە دەر قابێکم چایەنە خوارد ئەگەرێ من حربم ئەو بۆتی باسی سوپات کرد کە هاتوونەتە گوندەکەتان لە کاتێکدا کە ئێمە ویسمان بەرنمەکە تۆمار بکەین یاخود ئامادە بکەین پەیوەندیمان بە جەنابتەوە کرد بۆی کات و ساتی بەرنمەکە دانین وتە سوپا لە گوندەکەمانە دواتر قساکەین و سوپا بۆچی هات بۆ گوندەکەیەوە وەڵا ڕاست بۆ سوپا بۆچی تێ سوپا هاتیودی من ئەوە ڕۆژ یعنی من تەمێتانم کردە بە شەو درەومەگەن یادم درەوت تەواو بێ ئەویش غێر پەڵمگیرێکی لە ئەنجومەنەکان من ناتوانم لە کەناڵەکەتان من ڕاستی پێشمەوەکو ئەنجومەن ناتوانم مەگە من چی بدەم من ئەنجومەن دێکەم مەجبورم ئەوە منم نەوزاتە یوسفە هەر سێکمان دایم ئێمە 24 ساعت لە مەحکەمە و لە سژ کەوتیمانە دایم ئەوەی سەعات عەگەرە بڕونە بۆ مەحکەمە بۆچی لەسەر عەرزەکانە کاک هەر ئەو عارەبێ لە کامل چیان لەسەر ئێمەیە تا ئیسا چوامان حکم و خوادا لەسەر و عەرزیەلا ئەوەی چی بری پێمانیان کردا ئەوە نەوزاتە ئامۆزامە ئەوە یوسفە هەر هاوسیەمە ئەوەی سەحالن ئەوەی نەوزات 6 مان ئیقاب تەنفیز کریانە کشی 3 ڕۆژ 4 ڕۆژ بەریسە
چی بری پێمانیان کردە کوامان برایم کوامان برایم حێدی کازم شایەتە بزار چیمان پێکرد لەدەر قاپیەکەی ئەو جێشەکە هاتی و ئەتەحادیەکە زراعی هەناوردی باش ژیان و گوزاران چۆنە لەم ژیان و گوزارانی وڵا ژیان و گوزاران ئێمە نەختەوە چاوقامێنە چاوقامی نوێسە منش لەگەڵ ئەمە گاتە لە پەرجەعەلیشان بداویوە ئەنا کامە ژیان و گوزاران ئەڕۆینە بۆ دەوامە فکرمان لە ماڵەتی خەڵکێری جێشتووە خەڵگار وەڵام من پێدەم سیاست ماڵ من سە حەزیەکە بێت دیەکەی مە بدا چەند ماڵ چۆڵت بۆ دەرەگەڵ ئەوەی علی ئەوەی دارای ئەوەی مەسوورە و هەفتەغار ئەوەی فەریقە ئەوەی ئەلبونەرجمە جغڵاوی مانەکشیان چۆریان کرد کاکە چوە یەک ماڵیتیە نییە فەقیرە ناوێرە بێت بورە ئاوەکە بیا سەعەتۆم سەباعەوات بەردەم یەکی لە هاوسی ئەمەی خەڵگان فەریق و دیجا دووەم ڕێ نەی سەباعەوات عەرەبێکە ئەلبوعەلکە خەڵق حەدادەیە ئەوە ئیسێش زەویەکان و خانەکان و عەرزەکانی کشی لەورەیە بێ بدان چۆن ئەوە ساڵاجادە ئەم پیاوە تەرحیل کراوە ساڵەجات دەمدێنارەکە وەرگدا کشی وەدەلیلۆ بەتێرین زراعی تاوغ تو دیتم لە زراعی تاوغ باعیشا بی مرتەسەم بکەی بۆ عارە باعیشا بێمە لە چی خانونیەکە تایە تو لە باعیشا بی وەڵام من مرتەسەمەکەم باعیشا ئەوە ئامۆزاگەمە هاتو سێگە سیارەکە پێکی کەوتە کاکە تو چیۆری وەڕاستەوە بە قورعانای لە ژیانێکە و چاقاوی خۆمانە مێنین ئێمە با قورعانی سێش ئەم سێ کەسن لە ئەوەی ئەبواورێ زۆر پشگیرمانەکە چونکە ئەبواورێ وا ئەووارە پشگیرمان جێشەکەی زۆر باش یان چاوبەشیمان لێ کاکە جێشەکە بێت و چاوبەشیمان لێ لەگا بەقوایان ئێمە هەر نەما هەسەر لوق بکریایمان ئێمە داوامە لە کابابێڵە واسە بەس مامۆستا دیلات تێتە سەر خەد و 4 ساعت ێ با پارتیش یەکێ بنێرێتە سەر خەد وە سەر ئێمە هەر مامۆستا دیلانە بە قورعان هارە هۆڕی ئێمەوە تێتوە ڕاو خۆی باوکی یا خەینە باوانش 50 بۆ دەنگدانەکە تێن 24 ساعتەکەون شاخۆن عەبدوڵڵا و کۆڕا فەڕێکە دوینەکە دێ خوا هەلو با بێت ڕسمێکی لەگەڵ ئاگرمن یەکێکی دیکە لەو شۆنانەی کەوا هەوڵی داگیرکاری و تعریبی لەسرە تۆپزاوایە لا سنووری ناحیە یای چی لە ئێستادا هەوڵەکان دەستیان پێ کردووەتەوە بۆ دووبارە دروستکردنەوەی هاوشێوەی ئەم سەربازگەیە کە ئێمە لێ وەستاوین لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوو دروست کراوە لێرە بووە جێی کۆکردنەوەی ئەو کەسانەی کەوا لە گوندە کوردیەکان ئەنفال دەکران و لێرە کۆ دەکرانەوە ئێستا دووبارە هەوڵێکەیە بۆ دروستکردنەوەی هاوشێوەی ئەم سەربازگەیە ئەمڕۆ ئێمە لەگەڵ جوتیارانی تۆپزاوا کۆبووینێتەوە و هاتووینە تاوەکو گوێ لە گرفت و داواکارەکانیان بکرین بزانین ئێستا چی دەگوزارێت لەم سنوورە لەگەڵمانە بن کاک محەممەد سڵاوت لێبێ ئێستا ئەوەی کە هەیە لە سنووری تۆپزاوا چییە و ئێوە وەکو خەڵکی ئێرە باسێکی ئەم سەربازگەیمان بۆ کە مێژووی ئەم سەربازگەی لە کێوە دروست کرا و ئەم زەویە هیچ چێ بوو لەو سەردەمەکە سەربازگەی تێدا دروستکرا خەڵک سەرقاڵی چی بوو لێرە پێشوشی بە خێراتین کەناڵەکەتانەکەم دەستی ماندوو بتان دەکشوم ئەم زەویانە ئین باو باپیرمانە لە کات خۆی ئێستاکەش هەر بۆ هەمووی جێ ئەرفار و شت و گەلێک خەڵکی ئەم سنوورە لێرە زیندە بە چاڵ کراوە ئەو سەردەمە ئەم سەربازگەی دروستکرا لە چی ساڵێک بوو ئەگەر بە بیرەوەری تۆ لە بیری تۆدا بێ ئەوم زەوی چێ بوو کە سەربازگەی لەسەر دروستکرا هی خۆمانە زەویەکان بەڵام ئەوە من بە بخینم نایە بە بیرم نایە لە سەرەتای هەشتاکان بوو پێم وابێ سەرەتای هەشتاکان بووە سەرەتای هەشتاکان ئەم سەربازگەی دروستکرا ئەو سەردەمە کە سەربازگە لێرە دروستکرا خەڵک سەرقاڵی چی بوون دوای دروستکردنی ئەم سەربازگەیە وەکو خەڵکی سنوورەکە وەکو کوردانی سنوورەکە چیتان لێ بەسەر خەڵک هەمووی سەرقاڵی ئەوە بوو سەرقاڵی فەلاحەت و ئەم شتانە بوو ئەی دواتر ئەمم ئەوان کاینیان کرد ئەمە ئێرە هەموو این کرا دەربەدەر کرا هەموو دەربەدەر کرا هەموو هەرێکی بەلایە چوانێک چووە بۆ هەولێر چوون و بۆ ئەوانە 20 ساڵ دەربەدەر کران لە دوای ئەوانە هاتینەوە جێی خۆمان ئێستاکەش ناوە بەناوە دێن دەستیان بە تعریبی دووەم کردێتەوە و عینەن تعریبە ئەیانەوەی خەڵکەکە دەربەدەرکەنەوە بۆچی مەعسکەر لێرە دروستەکرێ ینی بۆچی ئێرە چاوی بڕاوەتە تۆپزاوە بە تایبەتی دروستکردنی ماسکەر چی لە ڕابردوو و چی ئێستاش هەوڵەکان مەبەستیان هەرەوەیە ئێرە تاکە کورد نشینە ئەم گوندە تاکە کوندە لەم سنوورە مەبەستیان ئەوەیە بە هەر شێوەیە بێ جارێ بۆ عەرزە چەند جارێ بۆ قاعە جارێ نازان بۆچی بیان و دێنەوە با هەموو شێوەیە بێیانەوە بۆ نموناوێن بۆ کوردی ئەیانەوێ خەڵکی
کورد لێرە دەربەدەرکەن و لەم سنوورە نەبێنێ ئێمەز بە هیچ شێوەیە ڕێگا نادەین بەوە بە خۆپیشاندان بێ بە هەر شێوەیە بێ بە هیچ شێوەیە ڕێ نادەین یەکەم هەوڵی دروستکردنی سەربازگا لە دوای ساڵی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە ساڵی 2021 لە کۆتایەکانی ئەو ساڵەدا هەوڵێکە بوو بۆ نوێکردنەوەی ئەم سەربازگەیە لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە بەڵام سەرنجام هەوڵەکە وەکو پێویست جێبەجێ نەکرا یاخود ماگرتنی جوتیاران خۆپشاندانی جوتیاران هاتنە دەنگی جوتیاران لەو سەردەمەیە وای کرد کە ئەو هەوڵە جێبەجێ نەکرێت بەڵام ئێستا دووبارە ئەو هەوڵە زیندوو بۆتەوە بەڵام لێرەنا لە شوێنێکی دیکە زەویەکی دیکە لەلایەن وەزارەتی بەرگریەوە من دەمەوێت زیاتر جوتیاران بدوین لەو سەردەمەی کە هەوڵ درا بۆەوەی کە سەربازگەکە نوێژەن بکرێتەوە لە چی ساڵێ بوو بە دیاریکراوی و ئێوە وەکو خەڵکی سنوورەکە چی کرا لێرە سوپا هات لێرە ویستی چی بکات سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەین وڵا تەبیعی لە پاشی 2023 پاشی سقوتی نظامی گۆڕ بە گۆڕ ئێمە وەکو کوردی منتیقەکە گەڕاینەوە ئەستمان بەوە کرد کە ئێمە لە ئیتر لە تەواو هەموو زوڵم و ستەم کۆتایی هات لە پاشی پرۆسی ئازادیە لە عێراقێکی فیدرال و دیموکرات هاژین بەڵام بەداخەوە هەست لە پاشی چەند ساڵێک دووبارە ساڵێک پاشی ئەوە دووبارە دەستیان بەوە کردەوە کە بێنەوە هەمان سەربازگەمان بۆ لێرە دروست بکەنەوە بڵێ لە 2007 لە 2000 پێشی 2007 لە 2010 هاتوونە 11 هاتوونە ساڵ ئەکو هەموو ساڵی هاتوونە ئێمە خەڵکی تۆبزا ڕوبەڕوویان بۆ تۆ لە هەموو کاتی هاتوونە سەرباز لە 2021 ویسترا ئێرە سوپا عێراقات لێرە پێم وابێ چەند ڕۆژێکی لێرە جێگیر کرا بوو بەڵێ بلۆکیان هێنا ویستیان سەربازکەن نۆژەنکەنەوە بەڵام هەر بە هەوڵ ئەم خەڵکە قارەمانە لێرە کۆبووینەوە ڕێگەمان پێ نەدا چکە ئێمە ئەگەر تەمەشا بکەی مێژوویەکی تاڵ و ناشرینی هەیە ئەم سەربازانەی عێراق لە سەرەتاوە ینی بە هاتن لێرە چەند ژوورێکیان دروست کرد لە پاشان پەریان پێدا گەورەیان کرد وەردەوەیان لێ کرد دێ گوندەکەشیان تەرحیل کراگواستەوە بۆ هەولێر و ئۆردوگا زۆرە ملیەکان ئێمە لەو شتەیە دڵنیایی بە ئێمە نەدراوە کە بتوانین لەگەڵ هێزە بژین ناڵێ مێژوویەکی تاڵە و مێژوە تاڵە چیەکە لە ئەو مێژوەبینین یعنی تەنها ئاسەوار ماوەتەوە ئەوەی کە بە بیرەوەری تۆ چی بۆ لێرە لێرە باسەکرێت کە هێشتا گۆڕی بە کۆمەڵ ماوە بە تاکیید گۆڕی بە کۆمەڵ ماوە ینی بۆ نمونە شخصێکە لێرە چایچوومە لێرانە دڵنیام لێرانە بە چاو خۆم بینیومە لێرە خەڵکیان زندە بە چاڵکردن ئەم قانەیە کە ئێستا هەڵ نەدراوەتە تا ئێستاکە گۆڕەکانە تاوەکو بەڵێ بە تاکیدا لێ لە فەنیش ئەو قاوە ئەوی کەینەکەی داڵێ من بە چاوی خۆم بینیومە لێرە چایچوومە بە چاوی خۆم بینیومە لێرە خەڵکیان زندە بە چاڵ کردو جا ئێمە چۆن دڵنیابین ئەم هێزە کە هەمان کارەساتمان بەسەر نێنێتەوە هەمان دەردەسەریمان بەسەر نێنەوە هەمان مێژوو دووبارە نەبێتەوە دڵنیاییمان پێ نەدراوە چووکە هەر مدەی هە ساڵێک بە بیانوێ کاتوونە خاکەمان لێ داگیرکردنەوە سەربازگامان هاوڵاتی چی پێویستی بۆیە سەربازگا بێ لە ڕووی ئەمنێتەوە الحەمدولیلا ئێمە ئەمانە و هیچ چێشێکمان نیە هیچ ئێرە لە ناوڕاستی گوند چی پێویستەیە سەربازگا هەبێت هیچ پێویست نییە سەربازگا جێگای خۆیەوە با بچن لە جێگای خۆی سەربازگا دروست بکەن هیچ کێشەمان لەگە هێزی شەنیە ئێمە هێز بە هێزی خۆمان نەزانین ئەگە ئەمنیەتمان بۆ دابین بکە بەڵام ئەگە کێشەمان بۆ بنێتەوە بەیانی هات نێرە ڕێگری لە گەنجەکانمان بکەن تەشخەلە بە گەنجەکانمان بکەن ئەمە هەمان مێژوو دووبارە بێتەوە یانە ئێمە هیچ نەکرا گوندی تۆبزاوا یەکێکە لەو گوندانەی کە لە باشووری کەرکووک تاکە گوندی کوردیە لە سنووری ناحیەکی کە لەم سنوورەدا بوونی هەیە جوتیاران ڕەنگە زۆر جار ئەویان لە مەبەست بێ یاخۆت پێویستکە ئەوە بڵێن کە ئەمان وەکو تاکە گوندی کوردی کە لێرە ماونەتەوە پێویستیان بە پاڵپشتی و پشتیوانیە تاوەکو بتوانن لێرە بار و گوزەرانی خۆیان بە ڕێکوپێکی جێبەجێ بکەن تاوەکو بتوانن وەکو پێویست ژیانی خۆیان بەڕێوە ببن چونکە لێرە وەکو خۆیان باسی دەکەن جوتیاران ژیان تۆزێک قرس بۆ بەوەی سەربازگار لە دوای ڕووداوەکانی 2007ەوە لەم سنوورە زۆر جار تەنگ بە جوتیاران هەڵچناوە چی لەلایەن عەرەبی هاوردەوە چی لەلایەن سوپاوە جار و بار من جوتیاران دەمەوێت لە زاری خۆیانەوە لە دوای ڕووداوەکانی 2007ەوە بە دیاریکراوی بار و گوزەرانی خەڵک لە سنووری کەرکووک بە تەواوەتی بین لە زۆرێک لە شوێنەکان کێشایە ئایا تۆبزاواش هاوشێوە ئەو شوێنانە گرفت بۆ جوتیاران دروست بووە لە سەرزەوەکانیان بۆ کارکردن لە سەرزەوەکانیان بەڵێ بە دڵنیاوە لە دوای 2007ەوە هەوڵەکان سڕ کراوەتەوە بۆ تعریفکردنی هەموو سنوورەکانی کەرکووک و بە تایبەت تۆبزاوە چەندین جار هەوڵ دراوە بێن ئەلەم سەربازگەیە نوێژەنی بکەنەوە و دووبارە بیکەنەوە بە سەربازگە بەڵام من لێرە ئەمەوێ شتێ بڵێم ئەمە یعنی داواکاریە کە ئاراستەی هەردوو حکوومەتیەکەم هەرێم و بەغا
لە جەنگی جیهانی دووەم کاتێ جووەکان قەتل و عام کران بە دەست نازیەکان لە دوای جەنگ هەر سەربازگەیە قەتل و عامی جووەکانی تیا کرا ڕێگە نەدران نوێژەم بکرێتەوە و ئەو سەربازگەگەرە کران بە مۆنومێنتێک وەکو بەڵگەیەکی حاشا هەڵنەگر بۆ دەیان ساڵ و سەتان ساڵی داهاتوو بۆ ئەوەی ببێ بە بەڵگەیەک کە ئەو شوێنە قەتل و عامی لێکراوە بۆیە من پێم وایە نەک ئێستا بێ زووترش ئەم سەربازگەیە بکرایە بە مۆنومێنتێک هەموو بەڵگەکان لێرە کۆ بکرایەتەوە ڕێگە نەدرایە بکرێ بە هیچ شێوێ بە سەربازگە چکون قەتل و عامی کوردی لێکراوە 182,000 ئەنفال ی کورد لە شارەکانی تر و ژووری کەرکووک کە قەتل و عام کراون ئەنفال کراون هێنراوتە ئەم سەربازگەیە بۆیە پێویستە ئێستاش تا زووە ئەم سەربازگەیە بکرێ بە مۆنومێنتێک هەموو بەڵگەکان لێرە کۆ بکرێتەوە و ببێ پەپەلەیەکی ڕەش بە ناوچوانی وزارەی بەرگری عێراق و ڕژێمی لە ناوچوو نەک ئێستا ئەم وزارەی بەرگری ئێستایە کە پێوتر لێ حکوومە الاتحادیە الفیدرالیە کە ئێمە بەشێکین لەو حکوومەتە چەندین جارە هەوڵە دەندێن ئێرە بکەنەوە سەربازگە ئەمە سوکایەتیە بە خوێنی 182,000 ئێستا چەندێک لە زەویەکانتان دەتوان کاری کشتتوکاڵی لەسەر بکەن یاخود ئەو ڕوبەرە زەویانی کەوا داوا کراوە بکرێت بە سەربازگە هەوڵێکی دیکە هەیە کە سەربازگە دروست بکرێتەوە لە سنوورەکە واز لەم شوێنە هێنراوە ینی توانیان ئەم هەوڵە ناچێتە سەر یان زانیە کە ئێرە ناچێتە سەر لەکوێ دیکە بە تەمای دروستکردنی سەربازکەن چاوەکەم ئەوەی ئێستا لە ئارایە فرقەی یانزەی سەر بە وزارەی بەرگری عێراق داوای لە کشتتوکاڵی کەرکووک بووکە 54 پارچە زەوی بێ ڕووپێوی بۆ ینی ئیداری کەرکووک تا چەنە پاڵپشتی جوتیارانەکە یاخود ئیداری کەرکووک تا چەنە توانێت هاوسەنگی بپارێزێ لەم ئیداری کەرکووک هاوسەنگی نەپاراستووە ئیداری کەرکووک پشگیری عەرەبی هاورداکە لە بابەتی جوتیاران توانێت هاوسەنگی بپارێزێ نەخێر نەیتوانیەوە هاوسەنگی بپارێزێ بۆ نمونە خەڵکی تۆبزاوەیە شوێنەکانی ترە عەرەبی هاوردە کاتی خۆی کە لە ڕژێمی بەعس لە سەردەمی ڕژێمی بەعس گرێبەستیان هەبووە ئەو گرێبەستانە بە پێی بڕیاری 29 مەجلس وزەرای عێراق ئیلغا بووەتەوە بەڵام ئەمان دیان زوندویەکەنەوە عقد تازاکەنەوە عەرەبەکان ئینشاڵڵا کوتمە سەر گوندنشینەکان و زەویەکانیان داگیرەکە پاڵپشت بە پارێزگا و بە دادگای کەرکووک و بە سوپا دێ پشتگیریانەکە بەهێزەوە دێن ئەو عقدێکیە گرێبەستێکیەیە محکەمەش هینی داوە پێی قەراری محکەمەی وەرگرتووە بە پاڵپشتی پارێزگای کەرکووک و سوپاش پاڵپشتی عەرەبی هاورداکە و دێن زەویەکان داگیرەکەنەوە لە داقوق هەیە لە سەرگەڕان هەیە لێرە هەیە و سکاڵیان کردووە داوای ئەزری بالمثلەکەن لە کولی جووتیارێکە لە بڕیەوەی ئەم 20 ساڵی ڕابردووە تۆ ئەم زەوێت استقلال کردووە داوای 500 میلیۆن و 400 میلیۆن دینار لە کوردەکانێک قەرار دەرچوو کەوا تەرحیلمان کرد قسمێکی بەرە و ڕمادی و قسمەی بەرە هەولێر و ئاوا بۆم جەماکان نسراوە دارەت و متخانە چەند ساڵ لە دەرەوە بە تەرحیل کراوی لە دەرەوە ئێمە لە 2005 گەڕاینەوە لە 2005 بەڵێ کە گەڕانەوە ئێرە تا چەنە خۆشحاڵ بوون کە دووبارە بە زێزی خۆتان ئاشنا تا 2016 مرتاح بین یەک کەس ناتوانست تەعەدا لێمان بکە دوای ئەوە هەموو جۆرە تەعەدایەکەی تێگەیت چێنەوانی کە ئێستا یانەوە زەوی ئێوە داگیر بن یاخود قرار بە قرار حکومەتی عێراق حکومەتی بەعز قەدیم ئەو قەرارەیە هێشتا ئیلغا نەکردووە ئەواتن ئەم ئەرزانە داگیرکەنەوەات مەسەن زەوی فەلاحەکانمان داگیرکردنەی لە تۆمی کەین و ئەوانە و ئەگەر زەوی فەلاح داگیر بکرێت لە گوندەکان فەلاح چیەکە وەڵای ئێستا خۆم حالیان خۆم 445 دوێنمەیە دەبێت زیاترمانەیە ئەوە ئەلێن داگیرەکەن تێکەی هەمووی ئەلێ عید وەزارە دیفاع ئەگەر زەوەکانتان لێ زەوت بکرێت لێتان بسەندرێتەوە ئێوە ئەتوان لێرە ژیان بەسەر بەرن ناوەڵە ناتوانێت چێکە لێرە چێکەکە تو ئیشێ نەکەیت و زەوی زارێ نەچێت چێکە لێرە سەرقاڵ بە چی کارێکن زیاتر ئاژەڵداریە کشتتوکاڵ هەرکی حیوان و کشتتوکاڵی یعنی بەس ئەو دوو ئیشاکە ئەو شێ زیاترمان لێرە ئێمە خەڵک گوندی لەوە زیاتر هیچ نییە ئەو کشتتوکاڵی کەوا ئەیکەن ئێستا لە سنووری کەرکووک باسیەوە کرێت زەوی خوتە و زەوی بێ خوتە ئەمە چییە یعنی ئەوە کشتتوکاڵی کایکەن حکوومەت لێتان وەرەگرێ ئەو بەروبوومانێکەوە ساڵانە بەرهەمی دێن تا ئێستا وەرناگیرە لە 2017ەوە خوتەکانمان ئیلغا کرا سبب ئەو ئەم خوتەی ئەمانە عید وەزارەی دیفاع و هەیە بەناو
فەلا عربەکان کراوە تێ بەڕاستی عید وەزاری دیفاع یاخود ئێوە وەکو خەڵکی سنوورەکە تاپۆشتی ئێمە تاپۆمان هەیە تاپۆ ڕشمان هەیە بەڵگەیە ئەیتە تاپۆ ئەلن بەناو وەزاری دیفاعیان بەچی بەڵگێ والله بە قانون حزب عسقەدیم کێشەکانی جوتیارانی سنووری پارێزگای کەرکووک هێندە زۆرن هەریەکەیان بە جۆرێک لەگەڵمانە ئەدوێن بۆ ئەم جارەش بە درێژەی پرۆگرامەکەمان هاتووینەتە بەری ڕۆژاوای کەرکووک لا گوندەکانی سنووری قەزای دووبس سنووری ناحی سەرگەڕان و ناحی پردێ و گوندەکانی گورزەی و پەڵکانە و شەناغەوە کە زۆرترین ڕوبەڕووبوونەوە و داگیرکاری تێدا ئەنجام درراوە جوتیارانی کورد لێرە زۆر جار پشتیان بە توانەکانی خۆیان بەستەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنان و داگیرکەران تاوەکو بتوان پارێزگاری لە زەوی و خاک و ئاوەکەیان بکەن ئەمڕۆ ئێمە جوتیاران ئەدوێنین هاتوونێتە لای جوتیاران باسی ئەو جیاوازیەمان بۆ بکەن کە لە ئێستا و لە ڕابردووە چی بووە و چی کراوە مامەجان ئەتوانی باسی ئەومان بۆ بکەیت کە جوتیاران بارودۆخیان ئێستا چۆنە و پێشووتر چۆن بووە ئێستا هەناسەمان بەس مایە هەناسە قپاتکەن ئێمە ناتوانین بزیینەوە هەموو شتێک بە ئەمە دەبزیینەوە هەم لە شکاندی سۆندەی بەرەشەیە هەم لە تۆکردنی عەرزەکانە هەم لە هاتووی گوندیە دوو فەردە چمیادەنیەوە دو گوندەکە دەکەن ئیهانەت دەکەن میهانەیە حەسکەریە زۆردارە حەسکەری سعات 12 شێ ناو غەرابەیە بە نیسانێک دوو نەفەیدایە هەمادەک دوو نەفەیدایە سعات 12 شێ شێری ناو گوندەکە بن ناتوانانی سەر دەبیکەوە چی دێت چی ناوێت ئەوە تا جەماعەت کەمان کاک محەممەد دەرەی کردی نازە بە سوحسەک ئای دەفەقیری ئەوە تا ڕۆژ بەدەکات کردەوە ساعت عازی بوشیان کرد فەقیری حەجیا کرد ئێستا لە چێ و 2016 لە چێ و ئەو قراری هەشتا تەلڤیزەکەی زەمان بە زۆرە منە دەرمان دەکەن بەڵام ئێمە وەکو دانیشتوی گوندی غەرابە پشتگیری هەمووس ناوچەکەی سەرسکانی کەرکووک دەکەن لەگەریان ئەوە زۆرمەدێ دەیانەیە دەرماکەن دانەیە پێمان چۆل بکەن و ئێمەش بەخوین زۆری ناکەن ئەو ڕوبەرە زەوی کەوا لە سنووری کەرکووک هەیە ڕوبەرێکی زەوی زۆر کە لەلایەن هاوردەکانەوە چاوی تەماحی لەسەرە لە ماوەکانی ڕابردوو لە گوندی گورزەیی یەکێک لە جوتیارەکان کەوا زۆرترین ڕوبەڕووی زۆرترین داگیرکاری بۆتەوە یاخود زۆرترین ئەو زەویانەی کەوا ئەو بەری دەکەوێت لەلایەن هاوردەیەکەوە داوا کراوە کە خەڵکی شاری مووسڵا منەمەوە جوتیارە بدوێنم ئایا دادگا و یاسا تا چەنە توانیویانە بێلایانی خۆیان پارێزن لە یەکلایکردنەوەی ئەو کەیسانە بۆ جوتیارانی خاوەنی ڕەسەنی ئەو زەویانە وڵام ئەمە وەکو جوتیارانی دەی گورزەی سنووری پردێ ئەمە داواکەین دادگا بێلایانی خۆی ئیدارەی شاری بێلایانی خۆی بپارێزێ لەوەنان لەبەرەوەی ئەمە بە شێوازێک دادگاش ئەبێ چەندۆنم زەوی ئەوەی ئێمە خۆی دەستنووری دیەکەمان بریتە لە 5,000 دۆنم بەسەرەوە بەڵام 1300 دۆنمی بەسەرەوە دراوە بە عەرەبێکی هاوردا ئەرە بە ملیف کە خەڵکی مووسڵا بە تعویز مقابلی ئەو درایە بەڵام ئەمە بۆ گۆڕینی دیموکراتیای سنوورەکەی ئێمەیە بۆ تعویز بە عەرەبە لە سنووری خۆی وەربگرێتن بۆ تعویز لەسەر میلاشی خەڵکی کوردی سنووری کەرکووک گورزەی وەربگرێتن ئەجا بۆی ئەمە داواکەین دادگا لەم وەزعات بێلایانی خۆی بپارێزێتن هێزە ئەمنیەکان دوورکەونەوەلەوە تەداخل بە وەزعی کاروباری جوتیاران بکەون ئەمە چەند ساڵێک ئەمە کێشەی ئەومان هەیە ئەمە هی ساڵی 74 ئەگەڕێتەوە ئەمە یەک لەوانە کە مختاری دیەکەمان لە ساڵی 74 بە ناوی دیەکەمانەوە داوای کردو هاواری گەیاندووە بە دەوڵەت هاواری پیان گەیاندووە بە محافزی کەرکووک کەوتێتی وامان لێمەکەن ئێمە مناڵمان هەیە ئەختیارمان هەیە پەککەوتەمان هەیە لەم شێوازە بۆ ئێمە دیەکەمان چۆڵ بکرێ و دەربکرین ئاوارە بکرین بۆ تەرحیل بکرین ئیدارە چی کردووە ئیدارە هیچ وڵامێکی نەداوە سەردەمە لەبەر و ئیدارێکی ئێستا ئیدارە تا چەنە هاوکاری جوتیارانی ڕەسەنە یاخود ئیدارە هاوکاری چیە هیچ هاوکارێکی جوتیارانی ڕەسەن نییە هیچ هاوکارێک لەبەرەوەی ئێمە تا ئیساکانە تاپۆیەکانمان ئەتفاایە ئیش لەسەری ناکرێت درا بۆ وەزارەتی مالیە ئێمە پێویستمان بە بیرە بیرێکی توازیە
ئیدارەی کەرکووک ئیجازەمان پێناداڵێت تاپۆکەتان ئیشی پێ ناکرێ لەولا جێیشەکە ڕێگرە لە بەردەممانە ڕێگرە لە بەردەمانە بە هیچ شێوەیەک ئەمە هاوکاری ئێمە نیە بەڵام ئێمە ئەوەی کە لێرەوە داواکەین لە سەرکردایەتی کورد بە زیدی تر بێن هەوڵدن ئێمە ئەوەی کە هەمانە پشت و پەنای ئێمە بێ سەرکردایەتی کووردە هیوادارین ئەوانە زیاتر بێن لە بەغدا هەوڵمان بۆ بدەن ئەوەی کە هەیە لە سنووری گوندەکانی سنووری ناحی سەرگەڕان و گوندەکانی قەزای دوو بەز ئەو هێرش و داگیرکاریانە بەردەوامە یعنی لە 2007ەوە تاوەکو ئێستا جوتیاران سەرڕای ئەوەی عەرەبە هاوردەکان دێنە سەریان ڕوبەڕووی گرتن و زۆر جار مانەوەشیان لە زیندان بوونەتەوە یاخود لەگەڵ دادگاکاندا مامەڵەیان لەگەڵ کراوە کەیسەکانیان براوەتە دادگا لە بریەوەی کەیسی زەویزارەکانیان ببرێتە دادگا کەیسی خۆیان براوەتە دادگا لەسەر زەوەکانیان دەستگیر کراون و دادگایی کراون من یەکێک لەو جوتیارانێکەوە چەندین جار ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە لەگەڵ هاوردەکان یاخود هێزەکانی سوپا دەستگیریان کردووە تا چەنە بارودۆخی جوتیاران لەم سنوورە دەتوان بە ئازادی کاریان بکەن لەسەر زەوەکانتان چۆنیە کارەکانتان بارودۆخی جوتیاران بەڕاستی زۆر خراپە ئەو هەڵسوکەوتەی سوپای عێراق دەیکا لەگەڵ جوتیاران دوورە لە ڕەوشتی سوپای دەوڵەتێکی دیموقراتی بەڕاستی ئەو کێشانەژە من دەگەڕێنمەوە هەمووی لە بۆ پارێزگاری سەپێنراوی کەرکووک کە هەرچەندە سەپێنراوە بەڵام بەیەک چاو سەیری نەتەوەکانی نەکردی وەکو خۆت لەسەر زەوەکانت ئەتوانی بە ئاسانی کار بکەیت نەخێر نەگە من هەر هەموو جوتیارە ناتوان ڕۆبەڕۆی بوویتەوە چەندین جار هاتینە بە شەو سعات 11 شەوێ بە هەمە هاتینە سەرزەویەکان ویستیان مەسەن پێشماوەکی شینایم کردبوو لە ژێر نایلۆن ئەو کاتی دنیا سارد شەوێ هاتبوون بە عرەسەکەی نایلۆنیان پێتێکدا بوو ینی بە ئەمری قایت فەرقەی بەو شەوەی دەبی ئەو شینایە تێک بدەین نیوە شەو بابەت دنیا ڕۆژ دەبتەوە بەیانی وەرە وانە بە هەموو نەوعچی مەحارەبەمان دەکەن نادەفەکە ژەوێ بەڕاستگای کراوی لەسەر چی دادگای کراوی لەسەر زەوەکانت بۆی بۆت بگێڕنەوە یاخود لەبەر ئەوەی کە کاری نەخێر ساڵێکیان هات عەرەبی هاوردە بە تۆبزی بە پشتیوانی سوپای عەردەکەی منیان تۆ کرد ئەو کاتە چون شکایەتم کرد ئەوانی شکایەتیان کرد چوینە محکەمەی ئیشەکە باتڵ بوو لە بەرەم تاپۆمەیە ئەو هیچی نیە مجەڕەدی سنساخەچ پێ کاتی خۆی عەقدەشی لۆکرای لە سەر زەویەکەی بەڵێ چیتان بۆ بکرێت ئەتانەوە وەکو جوتیاران چی بکرێت تاوەکو بۆ بکرێت لێ بگەڕن کار و کاسبی خۆمان بکەن ئەو خەڵکامە خەڵکی ڕەسەنی ئەو منتیقەینە هەموو خاوەن ئەو زەویە نەکاتی خۆی کەو منتیقە تعریب کرا گۆڕانکاری دیموگرافی بەسەداهات هەدەفەکە ئەوە بوو نفوسی عەرەب زیاد بی لە کرد و خەڵکیان دەرکرد عەربەیانە جێنشینیان کرد ئێستا دەمانەوێت بەڕاستی سەرکردایەتی کورد هەوڵەکی جدی بدا ئەو کێشانە لە بنەڕەتەوە ئەوە بکەنەوە ماوەچکە دووبارە سەر هەر بداتەوە دەستخۆش سپاس ئەوەی کە هەیە بەشێکی گوندەکانیش لەم سنوورە ئەوەی دەزانین هەندێک گوند چۆڵ کراون دەمانەوێت لە جوتیاران پرسین لەو سنوورانە تا چەنە گوندەکانی ئەوان ڕوبەڕووی چۆڵ بوون یاخۆت ئەو چۆڵبوو نەکراوەتەوە کە گوندەکانیان جێبێڵن لەگەڵمانە بن با لە چەند جوتیارێکی تر پرسین گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵی تیاکرێ کاری تیاکرێ بەڵان لەلایەن چۆنی کاری تێکەن وڵی کاری تیاکەین بە هیچ ینی بە هەموو جۆرێک بەڵان بە هیچ شێوێ خوتەی خۆتەمان بۆ ناکەن لەلایەک دیفاع ئەڵێ عاد ئێمە لەلایەکیش ئەڵێ نیوەی عرب عەقدی لەسەر کردووە و تا ئیسا عیش بە عەرتەکان ئەوانەکەن و عیش باوانی کام گوندانە نێوە لە عەلەغێر و مامە مقاتعی سەی مام و عەلەغێرە ئەی ئەڵێن هەندێک گوند لەو سنوورە چۆڵ کراوە کەسی تێنەماوە نە کەسی عەلەغێر و مامەیە تەقتەقە کەسی تێنەماوە شیر ناوە چۆ لە کەسی تێنەماوە ئای چۆن کارەکەن ئەڵ باسی ئەوشەکەن لە کاتی کارکردنتانە لە کاتی دوورینەوەی بەرهەمەکان دەڵێ زۆر جار داوای پارەش دەکرێت لە بەرامبەر وەڵاهی تر بە هەرچی حاڵێ بێ ئەگونجاوین وئیلا ناچارین کە بگونجین لەگەڵیانە ناچارین بگونجین لەگەڵیانە وئیلا ئەبێیان بەجێ بێلین یان ئەبێ بگونجین لەگەڵیانە بەجێتان هێشتۆ یان ماون وەڵا بەجێمان هێشتۆ و بە زۆریشی ئەوانەی کەەوە ئەردیان هەیە عەقدی لەسەر کراوە هەموو ئیستا ئەوانە بەجێ ماون ینی عەرەبەکان عەقدیان لەسەر کردو یعنی عەرەبەکان لەوێ کاری بەڵێ ئیستا کاری کشت و کاڵیکەن بیریان لێداوە کارەبایان ڕێکێشاوە یەکێ لە مامەیە دەوری 21 قوتعە 22 قوتعەمان بەدەست ئەوانەوەیە هیچ ئەچێ زراعە هیچ پشتیوانی لێ ناکە ئەڵێ نەکان ئێوە ئیتفاق کراوە ئەڵێ ئای دیفاعە یعنی بە هەموو جۆرێکە یعنی بە زۆرداری ئێمە خۆمان ڕاگرتووە لەو منتیقەیە باشە
باس لە مەترسیەکی زۆرەکەن جگە لە هی هاوردەکان یاخود ئەو مەترسیانەی کەوا سوپا هەیەی مەترسی چی هەیە بێجگە لە مەترسیەکان کەوا بۆ داگیرکردنی زەوەکانتانە والله ئەمە ئێستا ئەوە ڕۆژێ هاتن بەناو چوونە ناو دەرێ من تقریبا ساردە 15 جوندی هاتن جێشی عراقی چوونە ناو دەرێ هەرچەند چێشکە و دار و مەڕەشە و شتەکانن هەموو تێکدا هەمیان تەفلیش کرد لێی دەکردەوە فڕێ دەدا ناو دەرەی هەمیاشکاندیان بە هیچ جۆرەی نالین مەمنوعە ئەوەی بکەین ئاو بدەین بە هیچ شێوەی مەمنوعە ئاو بدەین و ناتوانین بچێن ناو دەرەکەش ئێستا یعنی وەختە بخینشێ لە تێنا وەختە هیچ بیتن بە هیچ شێوەی مەمنوعە بچینە ناو دەری ئەمە لە بۆمان نییە.